بینەرانی قەدرگرانی کوردستان 24 ئەم کاتتان باش ئەم شەو گەنگەشە دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر عەبدولحەکیم خەسرە و سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و بە دواداچوون لە حکوومەتی هەرێمی کوردستان و هاوکات ئەندامی شاندی دانوستانکاری نێوان هەولێر بەغدا لەسەر پرسی دواکەوتنی موچە وەرگرانی هەرێمی کوردستان لەلایەن بەغداد و هەروەها پەرخستنی جێبەجێکردنی ڕێکەوتنەکانی نێوان هەولێر بەغدا. دکتۆر زۆر بەخێربێی دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە ژمارەیەک لە نیشتیمانیان لە چین و توێژە جیاجیەکان هەروەها موچە وەرگری حکومین لێرە ئامادەن. ئێوەش بەخێربێن سەرچاوان. کاک دکتۆر بەخێربێی دووبارە سپاس فرمێنت. هەمین هەوڵی حکوومەتی عێراق چییە بۆ ئەوەی موچەی مانگەکانی 10 و 11 و 12 هی موچە وەرگرانی هەرێمی کوردستان بدات؟ بەڵێ ئەوەی کە دیارە تا ئێستا سێ موچە دواکەوتووە. موچەی مانگی 10 بەشێک تەمویل لە هاتووە، بەشێکی ئەو عەجزەی کەماوە تا ئێستا ڕەوانە نەکراوە. حکوومەتی هەرێمی کوردستان بە تاکید ئەنجومەنی وەزیران ڕێزا سەرۆکی حکوومەت لەگەڵ ئەنجومەنی وەزیرانی عێراق و لەگەڵ وزارەتی دارایی و لە پەیوەندیەکی بەردەوامدان لە چارەسەرکردنی بەشێک لە گرفتەکان و گرفتانەی کە ئەوان وەکو وزارەتی دارایی ئاماژەی پێ دەکەن بریتە لە کورتهێنان لەو بەشە بودجەی کە تەخسیس کراوە بۆ موچەی هەرێمی کوردستان، کە ئێمە بەپێی ئەو ڕوونکردنەوانەی کە وزارەتی دارایی بۆ وزارەتی دارایی ئیتیحادی ڕەوانە کردووە دەستنیشانمان کردووە کە لەوانەیە ئەو جۆرە کورتهێنانە نەبێت کە وا بکات موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دوا بخرێت وە بە تاکید بە نووسراوی ڕسمی و تەنانەت بەو تیمە فەنیانەی کە سەردانی بەغدایان کردووە. بەشێکی لەوەی کە لە خودی یاسای موازنە ئێمە دوو مادەمان هەیە. مادەی 5 لە یاسای بودجەی گشتی عێراق ژمارە 13 ساڵی 2023 کە یاسایەکە بۆ 3 ساڵ دانراوە. مادە 5 بۆ وازحی باسی دەسەڵاتی ئەگەر هاتو عەجزێک نەقسێک دروست بوو لە بەشێک لە ئەبوابی موازنە دەکرێت مناقەلە بکرێت و دەسەڵاتی وەزیری داراییە کە ئەم جۆرە جێگۆڕکیە بکات. بە تاکید ئێستا بەشێک لەو مناقەلاتانەی کە پێویستە بکرێت وزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بە نووسراوی ڕسمی داوای کردووە کە بەشێک لە مناقەلەکان بکرێت ئەگەر ئەو مناقەلاتین ئەوەی کە باسی دەکات. مادەی 60مان هەیە لە یاسای موازنەی عێراق کە دەڵێت لە حاڵەتی نەمانی بودجە، یعنی بۆەوەی کە بودجەی تەخسیس کراویان نەقسێک هەبێت لە موچەی فەرمانبەران و لە بتاقەی تەموینی و لە دەعمی جوتیارانەوەی کە پەیوەستە بۆ وەرگرتنی گەنم و ئەمانە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە تەخسیساتی زیاتر ئیزافە بکات بۆ موچە خۆران. واتە هیچ بیانوویەک و بربەستێکی قانونی نییە بۆ دواخستنی ڕەوانەکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. زۆر باشە. بەپێی ئەم منتق و بەپێی ئەم چوارچێوەی یاسایی حتمما ئیرادەیەکی ئیجابیش هەیە لە بەغدا، یعنی هەر بۆ ئەوی باز بکەین، ینی بەشێک لە ئەوەی کە چ بڵێم لە ئاسی ئەنجومەنی وەزیران بێت یان تەنانەت لە وزارەتی دارایی بۆ ئەوی کە هەر گرفتێکی یاسایی هەبێت بتوانین بەیەک چارەسەری بکەین و بەڵام دواخستنی بەڕاستی کاریگەری دەکاتە بۆی چارەسەرێکی ڕیشەیی بەرامبەر بکرێت هەر بیانوویەک هەبێ و یەکسەر موچەی موچەوەرگرانی هەرێمی کوردستان دوا بخەنەوە. ئێمە کۆمەڵێ بربەست هەبوون لەسەرەتەوە. خۆتەزانی هەرێمی کوردستان لە 2013ەوە بڵێم بودجەی هەرێمی کوردستان ڕەوانە کرابوو لە 2014 تا 2024 دابڕانێکی تەواو بینی حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێمی کوردستان بوو لە چی لە بواری سیستەمی ژمێریاری یان سیستەمی دارایی و تەنانەت لە عێراقیش کۆمەڵێک گۆڕانکاری لە سیستەمی ژمێریاری لەو ماوەیە کراوە. ئەو گۆڕانکاریانە پەیوەستە بە جیاکردنەوەی بۆ نمونە یەکەی ژمێریاری و بڵێن گواستنەوەی گشت مامەڵە داراییەکان بۆ وەحدەی ئینفاقیان یەکەی خەرجکردن کە خودی وزارەتیان دەستەیان سەرۆکایەتیە کە دەیکات جگە لە وەحدەی ژمێریاری.
بەپێی ئەو ساڵی و هەروەها هەڵوەشانەوەی بەشێکی زۆر لە گەنجینەکان کە ئێمە ژمارێکی زۆر لە گەنجینەمان هەیە ینی گەنجینەی جیاواز بۆ ئەوەی یارمەتی فەرمانگەکان بدەن بۆیە لیستی موچە بە ڕێگای فەرمانگەی دیاری کراویان بڵێن یەکەی ژمێریاری لەگەڵ گەنجینەکان ڕاستەوخۆ بوو ئێستا لە مانگی دووەوە ئێمە ستایلی موچەمان گۆڕیەوە بۆی کە لە ئاستی وزارەوە بۆ نمونە لیستی موچە ئامادە دەکرێت و ڕوانەی وزارەتی دارایی دەکرێت و بۆ بەغدا ئەمە سەرەتا تۆزی ئیشکالیات بوو بەڵام ئەم ئیشکالیاتە فەنیانەمان چارەسەر کرد بەڵێ ئەوە چارەسەر چونکە ئێستا لە یەک دوو مانگی ڕابردوو دیسان هەمان شێوە لە میدیاکان میدیا عراقیەکان تەنانەت هەندێک میدیای ناوخۆش باسییانەوە دەکرد لیستی موچە حازر نەکراوە و لیستی موچە وەکو پێویست حکوومەتی هەرێم ناشەفاف دەینێرێ بۆ بەغدا ئەو شتانە مەسەلەمان ڕاست نییە چونکە بەجددی کاگرکە بمبورێت جەنابێت لە بیدایەتەوە لە سەرەتاوە ئەندامی شاندی دانوستانکاری بەوردی ئاگات لە کۆبنەوەکانە لە هەموو کۆبنەوەکان بەشداری ئێستا بەڕێزانە لێرەدانیشتون بینەران دەمان بینن خەڵکی کوردستان بەجددی حەزی لە ڕوونکردنەوەی زیاترە بەوردی بۆیان باسکە لە کۆبنەوەکان دەگوزارێت خۆتەزانی پرسی بودجێ عێراق تا ئەو کاتێک کە کێشمەکێشی سیاسی دروست دەبێت حتمما ئەو بەشە بودجەی کە هی هەرێمی کوردستانە چەندی هەوڵیانداوە ینی لە ماوەی ڕابردوودا کە بڵێن خەرج نەکەن بۆ هەرێمی کوردستان و شایستە داراییەکانی هەرێمی کوردستان نەدەن ئەمە واقع و ئێمە دەزانین ئەو ململانی و کێشمەکێشە سیاسیانی کە لە عێراق هەیە يعني بالتأكيد ترهر هو كارك بيت أما تعامل مع لقل حكومة اتحادية تعامل مع لقل وزارة إدارية تعامل مع لقل تيم كان تناند بو هولدان بو چارە سەرکردنی پرسی نەوت بۆ نمونە بە هەموو ئاستەکان پەیوەندی لەگەڵ حکوومەتی اتحادی کرا تەنانەت لژنەی ئامادەکردنی ڕەشنووسی یاسای نەوتی عێراق دروست کرا و چەندین کۆبنەوە ئەنجام درا بەڵام کاتێک کە ئیرادەیەکی سیاسی نەبێت بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە بەڕاستی گرفتێکی دیارە گرفتێکی تریش هەیە کاکسایان دەمەوێت ئاماژەی پێ بکەم ئێمە تەنها لە کابینەی نۆ مامەڵەمان لەگەڵ سێ حکوومەت کرد حکوومەتی بەڕێز عادل عەبدولمادی حکوومەتی بەڕێز کازمی حکوومەتی بەڕێز سۆدانی هەر یەک لەم حکوومەتانە منهەجێک و بەرنامەیەکی حکومی جیاوازی هەبوو لە میزاجی سیاسی تەنانەت لە منهاجی وزاری بۆیە هەمیشە داوا لە هەرێمی کوردستان دەیکرد کە خۆی بگونجینێت لەگەڵ ئەم منهاجە وزاری کە خۆی هەندایانناوە و بەشی زۆری لە منهاجە ویزاریەکان کە خۆیان دایانناوە جێبەجێیان نەکردووە تا ئێستا ینی نە ئەوەی کە لە سەردەمی حکوومەتی عەبدولمادی نەهی بەڕێز کازمی نەهی بەڕێز سوودانی کە تا ئێستا بەشێکی زۆر تەنانەت ئەو مەلەفە هاوبەشەی کە تەنانەت لە وەرەقەی ئیتیفاقی سیاسی لە بینی هێزە کوردستانیەکان و لە بینی هێزە عێراقیەکانی ئەوە حکوومەی ئیدارەی دەوڵە کە پێک هاتووەکو حکوومەتێکی تەوافقی بەشێکی تا ئێستا جێبەجێ نەبوو ئەوە بازم کرد ئەمە قانون ئەساسیەکان دەکرێت بڵێن پرۆگرامە جیاوازەکانی ئەم سێ کابینەی کە ناوتێنان لە عێراق و ئەو میزازە سیاسیانە کە ئەو سێ بەرەزە هەیان بوو دەبێتەوە کاریەوەی کە دەستور وەکو پێویست لە عێراق جێبەجێ نەکراوە بەرامبەر هەرێمی کوردستان بەتەکید چونکە ناسەقامگیری سیاسی حکوومەتی اتحادی و بەتەکید ئەو واقع سیاسی کە هەیە کاریگەری هەبووە لە چوارچێوی تەفاهمات نمونەیەک بۆ باز دەکەم نمونەیەک حەزم لێ برادران شاگیان لێبێت تەنانەت لەگەڵ حکوومەتی بەڕێز کازمی یەکێک لە استراتیژیە سەرەکیەکانیان ئەوە بوو چۆن بتوانن خۆیان لەگەڵ بەنکی دەولی و لەگەڵ سندوقی نەقدی دەولی و لەگەڵ موسساتی دەولی خۆیان بگونجنن بۆیە دەبینن یەکێک لە بڕیارەکان لە یەکێک لە دانوستانەکان لەگەڵ وزارەتی دارایی عێراق تەنانەت نەمانتوانی ڕێکەوین لەبەرەوەی خەریکی گۆڕینی نرخی دراو بوون و گۆڕینی نرخی دراو لە 120 بۆ نمونە 145 و دوجار ئەو گۆڕانکاریەی کە لەم کابینەیە کرا لە 145 دووبارە بکەنەوە 130 يعني أم تحول لسياسة دارایی أم تحول لسياسة إدارية وجمهوركاري عراق براسي کاریگەری خستۆتە تەنانەت سەر مؤسساتی تری عێراق چونکە بۆیە دەبینی یعنی یەکێک لەو گلەیانەی کە هەمیشە لە ناوچەکانی تری عێراق هەیە بریتیە لە مەسەلەی
گەشەسەندنی ئابووری لە بوارە جیاجیەکان ڕاستە لە مەسەلەی موچە چونکە داهاتێکی نەوتی دیاری کراو هەیە ئەم داهاتە بە سیستەمێکی دیاری کراو خەرج دەکرێت و خۆشبەختانە ئێمە وەکو سیستەمی موچە و سیستەمی ژمێرکاری موچەوەی کە پەیوەستە بە موچە خۆرانی هەرێمی کوردستان تەنانەت داتاکان تەنانەت بایۆمەتری و تەنانەت سیستەمی پەیڕۆڵی مرکزیمان داناوە کە ئەمە سیستەمێکی نوێیە لە چوارچێوەی شەفافیەتێکی دیاری کرا و گشت موچەخۆرانی هەرێمی کوردستان لەناو ئەم سیستەمە دیار دەبێت و تەنانەت هیچ بیانویەک نەبوو دیوانی چاودێری دارایی نە حکوومەتی اتحادی نە وزارەتی پلاندانانی اتحادی نە وزارەتە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان نامێنێت لەوەی کە هەر بە ڕێزێک تەنانەت بۆ چاودێریکردنی پەرلەمانیش بۆ پرسی موچەخۆرانی هەرێمی کوردستان خێرا بکەم و خێراش وەڵام وەگرم کاک دکتۆر بۆ پێی جەنابەت ئەندامی دانوستان کار بووی لە شاندەکە لە نێوان هەولێر بەغدا کابینەوە سەرکەوتوو بوو لە دانوستانەکان بەتەکید چونکە یەکێک لەو کارانەی کە جیاواز بە خێرایی ئەوەیە کە ئێمە نزیکە 110 کێشەمان دەستنیشان کرد نێوان مؤسساتی هەرێمی کوردستان و بەغدا ئێمە لەسەر ئاستی کشت و کاڵ کێشەی هاوبەشمان هەیە ئێمە لەسەر ئاستی تەندروستی لەسەر ئاستی بازرگانی لەسەر ئاستی پیشە ساوزی تەنانەت هەموو سکتەرەکان ئێمە کۆمەڵی کێشە و گیر و گرفت بەشێکی ئێستا بێت بازەکەن کە بەشێکی چۆن جێبەجێمان کردووە بۆ ئەوی دیار بێت چونکە مجرد دەستنیشانکردنی کێشە خۆی لە خۆیدا ئەساسەکە بنەمایەکە بۆ دەستنیشانکردنی چارەسەر زۆر باشە ئەوەی بەلای هەوڵاتیانەوە ئێستا مهم گرنگە زۆر بەلایەن موچە وەرگرانی هەرێمی کوردستانەوە موچە سێمانگە چی لێدێ بەتاکید حکوومەتی هەرێمی کوردستان وەکو باسم کرد بە پێی ئەو ڕێکارانە و ئەو چوارچێوە یاساییە هەوڵ دەدەین هیچ موچەیەکی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەفەوتێت و بەتاکید شایستە داراییەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان زامن بکرێت ئەمە هەموو هەوڵەکان ئێستا بەو شێوازە بەردەوامین میوانە بەڕێزەکانم ئەگەر پرسیارێکتانە فەرموو ئەگەر مایکە نزیکەی زۆر سپاس خی گەورە ماساڵانم وەڵاهی زۆر سپاس بوو دەرفەتە بەڵام من لەوە ڕێکی جیاوازم هەبێ بۆ ئەو گۆڕانکاریانەی کە بەڕێزیان باسی کرد لە حکوومەتی عێراقا بۆ ئەو باجەکەی ئێمە بیدەین ئەمە خاڵی یەکەم خاڵێکی تر هەستەکەم دایما بەرپرسان لەگەڵ ڕێزم بۆ کاک دکتۆر هەستەکەم بەرپرسانی حکوومەتی هەرێم ئەوانی کە لە شاندەکانیش دانوستان نەکەن دایما بە شەرمنانە باسی ئەم بابەتاکەن کە ئەوان سەبەوتی باسی کرد بە خۆشحاڵیەوە وتی ئامادەگی هەیە و ئەوانش پێویست نادەن بەڵێ ئەگەر ئەوان ئامادەگییان هەیە خێرە تا ئێستا موچەکەی مانەوە کاتم کەماڵ دکتۆر ئەدی بەتاکید من باسیەوەم کرد کە گوتم ئیرادەیەکی باش هەیە ئێستا ئیرادەیەکی باش هەیە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی لەوەی کە تەجاوبێکە بێت چۆن لە چوارچێوەیەکی قانونی بەشێک لە کێشەکان چارەسەر بکەن ئەمە هەموو شتێک نییە چونکە من باسی کۆمەڵێ فاکتەری ترم کرد کە ئەم فاکتەرانە کاریگەریان دەبێت تەنانەت لەسەر ئەدای وزارەتی دارایی عێراق کاریگەری دەبێت لەسەر ئەدای حکوومەتی سوودانی و ئەم فشار و زەختانەی کە ئێستاە بەرحاڵ وەکو باسم کرد پەیوەندیەکە بەردەوامەوە بە هیچ شێوەیەک بەس تەنها ڕوونکردنەوەیەک هیچ کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان زانیاریەکانی نەشاردۆتەوە سەبارەت بەوە بە تاکید زۆریش بە شەفافانە پێم وایە زۆرترین زانیاری چەند جارێک لە دانیشتنی گشتی لەگەڵ چنین توێژە جیاوازەکان باسی کرد زۆرترین زانیاری خراوەتە ڕوو و ئەستا کەشتی تر لە پشت پەردەوە هەبێ سیاسیە بابەتەکە یان بەربەسی یاساییە ئەمە تەعامل هەر بۆ ئەو خاڵە تعاملی ئێمە تعاملێکی قانونی فەنیە تۆ خۆتەزانی بڕیاردان کاتێک کە دەدرێت بە شێوازێکی سیاسی بێت ئەمە لە عێراق ئیتاری تەنسیقی هەیە کە ئەمانە تەحالوفێکی دیاریکراون کۆبوونەوەی هەفتانیان هەیە تەنانەت لەجار بڕیار دەدەن لەسەر ئەم بابەتانەش ینی بابەتە فەنیەکان بۆیە دەبێت ڕەچاوی ئەو حاڵەتەش بکەن کە فاکتەرە سیاسیەکانیش کاریگەری هەیە لەسەر دکتۆریەوەیە خەڵکی کوردستان چاوەڕێی موچە دەکات چاوەڕێی ڕوونکردنەوەی ناکە ئەنی کەی موچی وەردەگری ینی خەرک چاوەڕێی دەکا هات و ناتکەنە کۆتایی دی دەسۆش
کاک دکتۆر وەڵامی وەبرا پرسیارێکی زۆر گرنگە بەڕاستی یعنی یەکێک لە فاکتەری سەقامگیری بریتە لەوەی کە موچەخۆرانی هەرێمی کوردستان کە دەڵێن موچەخۆران دوو بەشن بەشێکن لە حکوومەت کە فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەشێکن لە بیروکراسیەتی حکوومەت چونکە حکوومەت ناتوانێت سیاسەتی تعلیمی خۆی جێبەجێ بکات ئەگەر کێشەی موچەی مامۆستایان هەبێت سیاسەتی بڵێن کشت و کاڵی بێت سیاسەتی هەموو سیاسەتەکانی تر سیاسەتی تەندروستی ئەگەر کێشەی هەبێت بۆیە یەکێک لە فاکتەرە سەرەکیەکان کە کارمان لەسەر کردووە بەڕاستی کۆتاهێنان بەوەی کە خودی موچە ببێتە پرسی خەبەر و ببێتە هەواڵی بەپەلا ئەمەش پرسیارێکی گرنگە و بەشێکە لە سیاست و استراتیژیەتی حکوومەت و نیشانەی سەرکەوتنی حکوومەت دەبێت لە داهاتوودا ئێمام کێشەی چارەسەر زۆر باشە دەبێرم لە کاک دکتۆر باسمان کرد ئێستاش دەبینین دیسان بربەست دروست دەبێت بۆ نەناردنی موچە و میزانە پرسیارەکەوە ئەو بربەستانەی کە هەن جناب شارەزای لە ڕووی یاساشەوە کەسێک شارەزای ئەو بربەستانە سیاسین یان یاساین ما بەتاکید من باسم کرد چونکە گۆڕانکاری لە سیستەمی ژمێرکاری عێراقیش کراوە لەو ماوەیە باسی هەردوو حاڵەت حاڵەتی یاسایی و حاڵەتی سیاسی حاڵەتی یاسایی بەشێکە لەو گۆڕانکاری سیستەمی قانونی عێراق و جیاوازی سیستەمی قانونی هەردوولا بەشێکیشی ئەو بربەستە یاساییانە کە لەناو خودی یاسای موازنە بۆ بودجێ هەرێمی کوردستان دانراوە یاسایەکان چین بربەست یاسایی بۆ نمونە کاتێک کە باسی ئینفاقی فعلی دەکرا یعنی یەکێک لە کێشەکانمان لەگەڵ حکوومەتی اتحادی لە 2023 بۆ نمونە ڕقمێک لە یاسای بودجە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە بەڵام کاتێک کە دێنە جێبەجێکردن باسیەوە دەکەن لە چوارچێوەی ئینفاقی فعلی ئەمە ئینفاقی فعلیش بەڕاستی بۆ تەوزیح بکەم لەوەی کە لە بەشەکانی تری عێراق چەند خەرج کراوە 12.67 بۆ هەرێمی کوردستان خەرج بکرێت ئەمە دوای چه دوای ئەوەی کە بودجەی سیادی دەبەردرێت بودجەی سیادیش بەڕاستی لە چەند ساڵی ڕابردووە ئەوەندە گەورە بووە گەیشتۆتە نزیکە هەندەجار 50% لە موازنە دەگریت واتە لەو 40% دەمێنێت لە بودجەی عێراق 50% لە بودجەی عێراق دەمێنێت ئەنجام لەوە 12 بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ڕەوانە بکەن لە کاتێکە حەشدی شعبی جێشی عێراقی وزارەتی ناوخۆ وزارەتی دەرەوە وزارەتی بەرگری بەشێکی زۆر لە مؤسساتی خۆیان لەسەر بودجەی سیادیە تەنانەت خەرجیەکانی نەوت لەسەر بودجەی سیادیە ئەمانە من کە باز دەکەم باسی تریلیۆنەها دەکەم یعنی تەنانەت کاتێک کە بڵێن یەک جەدوەلێکیان پارساڵ لە لژنەی مالی عێراق بڵاو کردەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ساڵێک زیاتر لە 3 تریلیۆنی بەرناکەوێ 3 تریلیۆن لە کۆی گشتی بودجەی عێراق لە کاتێک کە ئێمە 11 تریلیۆن و نیومان پێویستە بەستەنها بۆ موچەی فەرمانبەران و خانەنشینان و کاروباری کۆمەڵایەتی و کەسوکاری شەهیدان کە پێویستە خەرج بکرێت بۆیە ئەمە بربەستێکی یاساییە یعنی لەناو یاسایی موازنە نەکەوەی کە پشکی هەرێمی کوردستان بەپێی دەستور چونکە دەستور بۆ وازحی داناوە دەڵێت عەدالەت هەبێت لە دابەشکردنی داهاتی ئیتیحادی چونکە دوو جۆرە داهات هەیە داهاتێکی ناوخۆیی خۆتە دەبێت بۆ خۆت خەرج بکەیت داهاتێکی ئیتیحادیە دەبێت پشکێکت هەبێت پشکێکی عادل و تەنانەت موسسەیەک دادەمەزرێت بۆ چاودێریکردنی دابەشکردنی داهاتە ئیتیحادیەکان بەداخەوە ئەم موسسە هەیە بەڵام کاران نییە زۆر باشە باسی داهاتت کرد دەگوترا هەرێمی کوردستان داهات ڕادەستی بەغدا بکە داهاتی نەوەد ڕادەستی بەغدا بکە داهاتی گومرگ لیستی موچە وەکو پێویست بنێرە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هەنگاوانەی نا هەتاکەی بەغدا چی دیکەی دەوێت لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بیانوانە چی دیکەن ینی ئێوە لە کاتی دانوستانەکانە چاوەڕێکی دیکە دەکەن لێتان داوا بکەن دەزانی ئێمە دووسێ بابەت هەیە زۆر بەڵام لە دوای پرسیار ئەگەر ئەو مەڵان دەیکەوت فەرموو یەکەمیان دەستور کاتێک کە تۆ مامەڵە لەگەڵ دەوڵەتێکی اتحادی دەکەی دەبێت حسابیەوە بکەی هەرێمی کوردستان هەرێمێکی فدرالیە دەسەڵاتی سەر بە خۆی هەیە کە ئەم دەسەڵاتانە بەپێی دەستور ئەتیرافی پێکراوە
و پێویستە بەشە بودجەی خۆی هەبێت کە بتوانیت کاروباری ناوخۆی خۆی بەڕێوە بێت و بە هەمان شێوازی شەرێم بەشدار بێت لە داهاتی ئیتیحادی. ئەمانە بەڕاستی بەبێ جێبەجێکردنی دەستور چارەسەر ناکرێت. بۆ نمونە لە نەوتوغاز تا ئێستا دەستور جێبەجێ نەکراوە، بەڵکو یاسای حفتاکان جێبەجێ دەکرێت ئەوەی کە پەیوەستە بە یاسای نەوتوغاز تا ئێستا یاسا نەوتوغازێکی ئیتیحادی دروست نەکراوە. پرسی پێشمەرگە تا ئێستا ئەم پرسە بەڕاستی یەکێکە لەو پرسانی کە شێوازی مامەڵەکردن و تەنانەت لەناو مؤسساتی ئەمنی عێراق تا ئێستا پرسەکان یەکلا نەبووتەوە. پێگەی یاسای حەشدی شعبی بۆ نمونە لە چوارچێوەی سیستەمی بەرگری عێراق و کامە لە دەسەڵاتەکان دەتوانیت کۆنتترۆل بکەیت. ئەمە پێم وایە یەکێک لە کێشە سەرەکیەکانەوەیە عێراق تا ئێستا لە قۆناغی گوزەردایە، لە قۆناغێکی ئەنتیقالیدایە. ئەم قۆناغە ئەنتیقالیان دەبێت بە تەواوەتی ببێتە یەکەیەکی کاریگەر لەسەر ئاستی نێودەوڵەتی و بەپێی پیوەرە نێودەوڵەتیەکان و لە چوارچێوەی دەستورێکی ناوخۆی سەقامگیری هەبێت و جۆرێک لە گەشەسەندنی سەرتاسەری یان پێچەوانەکەی پێچەوانەکەی واقعەوە بەردەوام دەبێت. گۆڕانکاری هێز لەناو بڵێن لەناو دەسەڵاتەکانی حکوومەتی ئیتیحادی کاریگەری دەبێت لەسەر تەنانەت ڕێککەوتنەکان، لەسەر جێبەجێکردنی ڕێککەوتنەکان، پاشگەزبوونەوە لەو ڕێککەوتنانەی کە چونکە ڕێککەوتن بەڕاستی هەندە جار پرسێکی کاتیە. ئێمە هەمیشە هەوڵماندا بوو لەم کابینەیە ڕێککەوتنی سیاسی نەکەین لەسەر بابەتەکە، شتەکان لە چوارچێوەیەکی فەنی ورد چارەسەر بکەن. بەڵێ بەو شێوازەیە بۆ نمونە لە پرسی مەسەلەی موچەیەکێک لەو بابەتانەیە کە زۆر بە وردی کارمان لەسەر کرد. ئێستا پرسیارێکی گرنگت کرد لەوەی کە بۆ ڕێک دەکەون و پاشگەز دەبنەوە. بەشێکی ڕێککەوتنەکان ئەگەر لە چوارچێوەیەکی فەنی بێت و لە چوارچێوەیەکی قانونی بێت دەتوانین چارەسەر بکەین. بۆ نمونە ئێستا کۆمەڵە بازگایان داناوە لە بینی هەرێمی کوردستان و ناوچەکانی تری عێراق تەنانەت لەسەر بەرهەمە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان ئێستا بربەستی بۆ دروست بووە. کارگەکانی هەرێمی کوردستان ئێستا تووشی دووبارە ئەمە یەکێک لەو بابەتانە کە پێویستە بە بەرهەمی ناوخۆی تیمێکی فەنی شارەزا لە هەفتەی ڕابردوو لەگەڵ تیمێکی عێراقی کە لە ئەنجومەنی ئابووری کۆبنەوەی هاوبەشی ئەنجومەنی ئابووری نێوان ئەنجومەنی ئابووری هەرێمی کوردستان و عێراق کرا لە هەولێر. بەڕاستی کۆمەڵی خاڵ هەبوو لەسەر ئاسی پیشەسازی، لەسەر ئاسی کشتتوکار، لەسەر ئاستی بازرگانی، لەسەر ئاستی تەندروستی، لە کاروباری کۆمەڵایەتی، تەنانەت لە مەجای نەوت بۆ مەجالە داخلیەکان دەرەنجامی زۆر باشی هەبوو. بەڵام ئەم دەرەنجامە پێویستی ئەوەیە کە موسسات لە ئاستی خوارەوە مامەڵەی لەگەڵ زۆر باشە گرنگم زانی لایەنی ناوخۆ ئەوانەی کە ناتەبابوون لەم کابینەیە نەبەستەکەم ڕوونە نەبەتەوە کاریەوەی کە بەغداش ئەوانە بکاتە بیان و ینی بە کورتەکەی یەکریز نەبوونی لایەنە سیاسەکان لە کاتێکدا لەو شاندەی کە دەچێتە بەغدا بۆ دانوستان ئەندامانی لایەنە سیاسەکانی دیکەی بەشداری حکومەت شتێدا بە کوردی وەڵام بدەوە. بە تاکید ئەوەی کە پێویستە بە بودجێ هەرێمی کوردستان، چونکە بەشی سەرەکی پێویستە بە موچە خۆرانی هەرێمی کوردستان. پێم وانییە هیچ هێزێکی سیاسی لە دەسەڵات بێت نیازی ئەوەی هەبێت یان نیەتی ئەوەی هەبێت بربەست بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان، چونکە دوجار کاریگەری سیاسی بەڵام ئەوەی کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم ناتەبایی سیاسی وای کردووە لە کاریگەریە سیاسیەکان زۆرجار لە بڕیاردان تەسیری هەبوو لەسەر بڕیاری کۆتایی. بۆ نمونە لەسەر دەستکاریکردنی ئەو بەرگە و مادانەی کە پەیوەست بوو بە ڕێکەوتنی نەوت، چونکە ئێمە ڕێکەوتنمان هەبوو لەسەر نەوتوغاز، بەڵام دەستکاری ئەوە کرا بە فعلی هێزە سیاسیە کوردستانیەکانیش بەشێکیان و بەشێکیشیان نەخێر. وەڵا من بۆ نمونە پەرلەمانتارەکانمان هەمیشە لە تەواصلێکی بەردەوام بوون لەگەڵ شاندی دانوسان لەگەڵ تیمەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری هیوادارین واش بەردەوام من، چونکە ئەمە پەیوەستە بە چارەنووسی قوتی خەڵکی کوردستان و شایستە داراییەکانی خەڵکی کوردستان. سپاس بۆ بەڕێز دکتۆر عەبدولحەکیم خەسرەو سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی بۆ دواداچوون. سپاس بۆ ئێوەی هێژاش کە لێرە ئامادەبوون لە پرۆگرامەکەمان. سپاس بۆ بینەرانی قەدرگانی کوردستان 24
کە تاوەکو ئێستا بە دیارمانەوە بوون هەمیشەتان شاد. زۆر سپاس دووبارە زۆر سپاس.